السماوات والأرض وعم بجهده جميع الكائنات. أحمده سبحانه وتعالى وأشكره على نعمة الإيمان والإسلام. الحمد لله الذي هدانا لهذا وما كنا لنهتدي لولا أن هدانا الله، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له الكبير المتعال يا ذا الجلال والعظمة والإكرام، وأشهد أن محمدا عبده ورسول الله وتركنا على المحجة البيضاء ليلها كنهارها لا يزيغ عنها إلا هالك، صلوات الله وسلامه عليه وعلى آله وصحبه صلاة وسلاما إلى يوم الدين. أما بعد، عباد الله، أوصيكم ونفسي أولا بتقوى الله وطاعته ولزوم أوامره وكثرة مخافته، فإن التقوى شعار المؤمنين ودثار المتقين، ووصية الله فيا وفيكم وفي الخلق أجمعين. قال الله تعالى في القرآن الكريم: يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء، واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. سبحان الذي أسرى بعبده ليلا من المسجد الحرام إلى المسجد الأقصى الذي باركنا حوله لنريه من آياتنا إنه هو السميع البصير. يوم لا ينفع مال ولا بنون إلا من أتى الله بقلب سليم. إيمان داراني برايس مسلماناني ماڵی خوا، لە خوای گەورە دەپارن و هەرچی بەرەکاتی ئەرز و ئاسمانە خوای گەورە بەسەرماندا بڕێژێ، هەرچی نەخۆشی و ناخۆشی و بەڵا و موسیبەت و ئاشوبە خوای گەورە لەسەرمان لا بدەی یا رب العالمین. بەڕێزان، لە بۆنەیەکی زۆر گرنگ داین، لە شەو ڕۆژێکی زۆر تاریخ و مێژوویی ئیسلام داین. خوای گەورە خەڵاتی پێغەمبەر دەکات صلی الله عليه وسلم. کاتێک پێغەمبەری خوا غەمبار دەبێ بەهۆی لە دەستدانی دوو کەسایەتی کە لە ژیانی دنیا زۆر بەکەڵکی بوون بۆ قیامەت. ئەویش دایکمان خەدیجە بوو لەگەڵ ئەبوو تاڵیبی مامی. کاتێک ئەم دوو کەسە لە دەست دەدەن، پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵات وەسەلام زۆر بێتاقەت دەبێ، زۆر غەمبار دەبێ، چونکە بەڕاستی لە دەستدانی کەسە ئەزیزەکان، لە دەستدانی کەسە بەکەڵکەکان زۆر کلێنێکی گەورن بۆ ژیانی ئینسان و بە تایبەتی ژیانی پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵات وەسەلام. و لە هەمان کاتدا ئەنجا ڕوو لە تائیف دەکات بۆ داعوە و بانگەوازی و زیاتر گەیاندنی دینی ئیسلام بە خەڵک. لەوێش دیارە ئەزیەت دەکرێ و ئەزیەت دەدرێ و هەتا لێی دەدرێ و دەموچاوی مبارەکی خوێنی پێدا دێتە خوارێ و ددانی مبارەکی تێک دەشکێ. خەدیجە نەماوە دڵی بداتەوە بڵێ: ئەی پێغەمبەری خوا، ئەتۆ هاوکاری هەتیوان دەکەی، پشتی مەزلومان دەگری، خوای گەورە سرت دەخا. ئەبوو تاڵیب نەماوە پشتیوانی بکە، بۆیە لەم کاتەدا خوای گەورە جەلە وەعەلا لە ئاسمانەوە هەلێکی بۆ دەڕەخسێنێ، ئۆڤەرێکی تایبەتی پێدەدا لە قورئاندا ئەم سەرگوزشتەی تۆمار دەکا بۆی هەتا دنیا بە دنیا دەبێ، هەتا ژیانی مسلمانێک مابێ، پاش چەندین هەزار ساڵ مسلمانان شانازی پێوە بکەن با سەفەری پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام، ئەویش کە پێی دەگوترێ ئیسرا و میعراج، واتە شەوڕەوی پێغەمبەری خوا بۆ ئاسمان، بەرزبوونەوەی پێغەمبەری خوا بۆ ئاسمان، داوەتنامەی خوا بۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام. بۆیە بەڕێزان، بە کورتی تیشک دەخەینە سەر دوو خاڵی زۆر گرنگ کە ئیسرا و میعراج وانەیەکی زۆر تایبەتی تێدایە. جارێ پێش ئەوەی کەوا تیشک بخەینە سەر ئەو دوو خاڵە، ئێمە هەتا دنیا بە دنیا دەبێ شانازی بە پێغەمبەری خوا بکەین، چونکە خوای گەورە وەکو ڕێزێک و وەکو دڵنەوایەک و دڵخۆشێک بۆ پێغەمبەری خوا
لە 27 مانگی ڕەجەبدا پێغەمبەری خوای داوەت کرد بۆ ئاسمان با هاوکاری و وێنەرایەتی جیبریل عەلەیهی سەڵات وەسەلام هەتا ئاسمانی حەوتەم. ئەنجا لەوێش دیسان بەرز بۆەوە پێغەمبەری خوا بە تەنیا کەس بۆی نەبوو دیسان زیاتر بەرز بێتەوە. لەوێ گەیشت بە سیدرەت المونتەها کە شوێنێکی تایبەتە هەتا ئێستا هیچ کەسێک لە پێغەمبەران لە ئینس و لە جین نەگەیشتووە ئەو شوێنە پێغەمبەری ئێمە عەلەیهی سەڵات وەسەلام خوای گەورە مناجاتی لەگەڵ کرد لەوێ گەیشت بە ئەو شوێن و بە ئەو جێگایە. بۆیە بەڕاستی جێگەی شانازیە لە هەر شوێنێک بێ، لە هەر قەومێک بێ، لە هەر حیزبێک بێ، لە هەر نەتەوەیەک بێ، جێگەی شانازیە بڵێ ئەی پێغەمبەری خوا ئومەتی تۆم، ئەی پێغەمبەری خوا شانازیت پێوە دەکەم کە تۆی محەممەد ڕابەرمی، کە تۆ سەرکردەمی، کە تۆ مامۆستامی، کە تۆ چاوساغمی. جا ئایا ئێمە تەنها هەر باسی بکەین و بەسەری تێ بپەڕین؟ ئایا کە ئەم یادەوەریەمان باس کرد، ئەم شتە تاریخی و مێژوویە کە شانازێ بۆ هەموو مسلمانان باسما کرد، بەس بەسەریدا تێپەڕ بکەین یان لێی ورببینەوە؟ پێغەمبەری خوا بۆ ئەو گەشتەی کرد، بۆ بازرگانی نەبوو، بۆ پلە بەرزکردنەوەی خۆی نەبوو، بۆ خۆ دەوڵەمەندکردن نەبوو، بۆ خۆ بەهێزکردن نەبوو، بۆ زوڵمکردن لە خەڵک نەبوو، بۆیە بووکەوە نیعمەتێک بۆ ئێمە تۆمار بکە، ئێمە سەربەرزکە شانازی پێوە بکەین، بۆ ئێمە دەوڵەمەندی قیامەت بکە. بۆیە جوانترین وانە، باشترین وانە کە لەو سەفەرەی پێغەمبەری خوا فێر دەبین ئەخلاق و مامەڵە و عەقیدەیەکی سەلامەت، بە تایبەتی لەم ڕۆژگارەدا بەڕاستی شاڵای بێدینی، بەڕاستی کوفر و ئیلحاد، زوڵم و سەم شاڵاوی هێناوە لە ڕاگەیانەکان، لە فەیسبووکەکان، لە مۆبایلەکان، لە ماڵەکان، شوێن نەماوە کوفر و ئیلحادی تێنەکەوێ. بۆیە دەبێ ئەلێرەدا ئاگامان لێبێ، ئەم سەفەرەی پێغەمبەری خوا ئاگامان لە عەقیدەی خۆمان بێ، ئاگامان لە قیامەتی خۆمان بێ، ئاگامان لە ئیمانی خۆمان بێ. ئەم ڕۆژەیە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێ ئێوارێ مسلمانە و بەیانی کافرە خوا بمان پارێزێ، یان بەیانی مسلمانە ئێوارێ کافرە. ئەم ڕۆژەیە کە ئینسان بە لەفزێک ئاگادار نەبێت تووشی کوفر دەبێ، خوای گەورە بمان پارێزێ. بۆیە هیچ عاتیفەیەک نەدگرێ ئیلا عاتیفەی دین نەبێ، خۆشەویستیت بۆ خوای نەبێ بۆ کەس نەبێ. ئەگەر ئینسان خوات خۆشویست، ئەگەر پێغەمبەری خوات خۆشویست، وەڵڵاهی وڵاتت خۆش دەوێ، وەڵڵاهی میلەتت خۆش دەوێ، وەڵڵاهی ماڵ و خێزانی خۆشت خۆش دەوێ و خۆشت خۆش دەوێ. بەس ئەگەر ئینسان خوای خۆش نەویست، ئیسلامی خۆش نەویست، پێغەمبەری خوای خۆش نەویست، چ ئیسفادەیەکی لێ دەکرێ؟ بۆیە جوانترین نمونە بینینە بەرچاوی خۆمان کە ئێستا الحەمدولله فەسڵی باران و بەفرە. سپاس بۆ خوای، هەزار جار سپاس بۆ خوای کە ئەم ساڵ باران و بەفرێک ڕووی تێکردین. ئەوانەی کە شارەزان دەڵێن چەندین ساڵە ئەو باران و بەفرەمان نەبینیوە، کە دەیجێڕینەوە بۆ دەسەڵات و عەزەمەتی خوای، بۆ نیعمەتی خوای گەورە. لە پاش مانجێشکە، لە پاش زەمەنێکی تر ئەنجا دەبینین براجوتیارەکانمان چەند دڵخۆش دەبن بەهۆی شینبوونی ئەو دانەوێڵەیە، بەهۆی شینبوون و سەوزایی سەرزەوی. بەڵام چ شین دەبێ؟ لێرەدا دەمەوێ تیشکێک بخەمە سەر ئەو دەنکەی کە خراوەتە ژێر زەویەوە. براجوتیارەکانمان بە پارەی خۆیان، بە مەچینەی خۆیان، بە ئەرزی خۆیان دانەوێڵە دەچێنن، تۆ دەچێنن. بەڵام ئایا هیچ جوتیارێک ڕازیە هەموو گەنمێک بچێنێ؟ ئایا هیچ جوتیارێک ئامادەیە هەموو گەنمێک بچێنێ؟ نا دەگەڕێ دەڵێ باشترین تۆم دەیە، باشترین گەنمم بدەیە، باشترین دەنکە گەنمم بدەیە. چ دەنکێکشین دەبێ؟ دەنکێک کە قەڵەو بێ، دەنکێک کە جوان بێ، کە ساغ بێ، کرم لێی نەدا بێ، کە سن لێی نەدا بێ، نەخورا بێ، ئەنجا لێی شین دەبێ. ئەو دەنکە دەبێتە مایە ڕەحمەت. ئەی ئەگەر دەنکێک کرم لێیدا بێ، ئەگەر دەنکێک زەعیف بێ، کەس ئامادەیە بیچێنێ؟ ئەگەر دەنکێک کرم خواردبێتی و مێش و مەگەز لێیدا بێ، کەس ئامادەیە بیچێنێ؟ ناوەڵڵا. بۆ لەبەر ئەوەی براجوتیارەکانمان دەست بەتاڵ دەبن، مایە پوچ دەبن، لەبەرەوەی ئەو دەنکە گەنمەی کە دەیخێ ژێر زەویەوە، ئەو دەنکە گەنمەی کە دەیچێنی ئەگەر خاوێن نەبێ، ئەگەر جوان نەبێ، ئەگەر قەڵەو نەبێ، ئەگەر پاک نەبێ، لێیشی نابێ، بەڵکو بۆ گەن دەبێ و دەڕزێ و مفع دەبێتەوە. بۆیە ئێمەش
الدنيا مزرعة الآخرة دنيا كيلقي دوا روجا بو إيمي مسلمانيش لم سفر جواني پیغمبري خواهو فير ببين كإيمانيشي ساغ سليمان هبه دليشي ساغ سليمان هبه والله اگر گورترين دا صلاة دار بي گورترين مال دار بي گورترين عشيرت بي گورترين خويندوار بي گورترين كيانت هبه اگر دلت خاوين نبه اگر وكو او دنك گنما دلت پوج بي دلت نخوش بي كيف خوتا كوريشي كيف خوتا تدكي والله وكو اودن كجن مشينا بو جندبيو ليناية دريم بو الدنيا مزرعة الآخرة اقالبي دنيا خود نفروشي بپنجو دروجي شي دنيا قيامتي خود نفروشي قيامت دي دنيا دروا كوتاي بيدي بو پیغمبري نازر عليه الصلاة والسلام بو ام سفري كر بو ايم اودن كجن مجوان بين كيقدن كجنمك تندن كجنم دردكا تنقول جنم دردكا او قول جنمش تندن كجنمي لي قاشك والذكري بو اگر انسان عقيده سلامت به اگر انسان بيرو باوري جواني هبه هج بايق نايش القينه هج لافايق نايش القينه بداخوا كمسلمان شي ضعيف بي مسلمان شي شوره مسلمان بين ببايق دلرزين با شمالك دكوين بەڵام ئینسانی مسلمان نابێ بکەوێ نابێ هیچ شتێک تەئسیری تێ بکە لە پێناوی دینەکەیدا يوم لا ينفع مال ولا بنون إلا من أتى الله بقلب سليم وأزلفت الجنة للمتقين خوای گەورە باسی ئەم ئیماندارە دەکا کە دڵی سەلامەتە کە دڵی ساغا لە پێناوی پێنج و دوو ڕۆژێک لە پێناوی دینار و دۆلارێک لە پێناوی دەستخۆشیێک لە پێناوی ئافرینێک هیچ شتێک تەئسیری تێ ناکە کە زەرەری قیامەت و دینەکەی هەبێ کە دڵی بکەوێتە خەتەرە و مەترسیەوە بۆیە بەڕێزان پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام چەند شتێکی بینی یەک لەو شتانەی بینی قیسەی ئافرەتێکە قیسەی ئافرەتێکی بە کرێگیراوی کۆیلەیە کاتێک کە سعیدی کوڕی جوبەیر بۆمان دەجێڕێتەوە لە عەبدوڵای کوڕی مەسعوودەوە دەفەرمێت پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمووی کە شەوڕێنەیم پێکرا گەیشتمە ئاسمان لەوێ بۆنێکی زۆر خۆش دەهات بۆنێک دەهات بە زەندە نەدەکرا ئەویش پێغەمبەری خوا فەرمووی یا جیبریل ما هذه الرائحة الطيبة ئەی جیبریل ئەم بۆنە خۆشە چییە ئەم بۆنە خۆشە چییە کە قەت نەمدیوە قەت بۆنی وام نەکردووە لەسەر زەوی تەسەوڕ دەکەن ئیچێ بێ ئەم بۆنە ئی پێغەمبەران نییە ئی شەهیدان نییە ئی دەوڵەمەندان نییە ئی دەسەڵاتداران نییە فەرمووی هذه الرائحة ماشطة ابنة فرعون ئەوە بۆنی ئافرەتێکە کە داهێنەری شانەکەری سەری کچی فرعونیە ئافرەتێک کە بەکرێ گیراوە لە ماڵی فرعوندا بەس سەری کچەکەی دابێنێ ماشاء الله تبارك وتعالى ئەم ئافرەتە چوا دەرەجەی بەرز بۆ خوای گەورە لە ئاسمان بۆنی ئەم ئافرەتە بۆنێکی ئەوەندە تەیب و پاک بێ بە هیچ شتێک مەزەندە نەکرێ ئەم ئافرەتە بۆ وای لێ هات بۆ وا بوو خۆ لە سەردەمی پێغەمبەری خوادا نەبووە لە سەردەمی فرعون و موسادا هەبوو عەلەیهی سەڵات وەسەلام بەڵام ئەم ئافرەتە یەک کەلیمەیەک یەک مەوقیفێک دەرەجەی بەرز کردەوە کە ئەو مەوقیفە بە هەموو پارەی دنیا ناکردرێ بە هەموو هێزی دنیا ناکردرێ ڕۆژێک لە ڕۆژان لە درێژە حەدیسەکەدا هاتووە ڕۆژێک لە ڕۆژان ئەم ئافرەتە لە ماڵی فرعون کە ئیشی ئەو بوو تەنها ئارایشی سەری کچەکەی فرعون بکە ڕۆژێک لە ڕۆژان کە سەری کچەکەی فرعونی دادێنە شانەکەی لە دەستبەر بۆوە شانەکەی لە دەستبەر بۆوە ئەم ئافرەتە خۆی شۆڕ کردەوە و کوتی بیسمیلا هەڵی گرتەوە بیسمیلا وەکو چۆن من و تۆ لە شتە خێرەکاندا بیسمیلا دەکەین کچی فرعون سەیری کرد کوتی یعنی چی بیسمیلا چی بۆ خوایەکی تر هەیە غەیری باوکم چۆن بیسمیلا کوا ئەڵڵا بەس باوکمە فەرمووی ربي الله وربي أبوك ئەم ئافرەتە فەرمووی بەڵێ خوایەکەیە خوای من و باوکی تۆشە ئەها دەبێ ئاگال لێ بێ هیچ شتێک نەتگۆڕێ هیچ کەس نەهێنێ ڕێزەی خوا یعنی خوایەک دەپەرسی غەیری باوکم ئەی باوکم ناڵە ئەنە ڕەبوکم الئەعلا
باوکی تۆش وەکو من وایە لە ئاستی عەبدایەتی بۆ خوا خوای من ربي وربي أبيك ربي وربي أبيك الله خواي من خواي باوك الله يا خوي بيرانا جري أم هوالا جاند ولاي باوشي كتي بابو تو تصدقي أم أفرتي لمالي إيمة داناوا تو بخوانا زاني فرعون بانجي كرت يعني تي من بخوانا زاني كتي نخي تو بخوانا زانم تو عبدي چۆن تۆ بەخوا دەزانم کۆرە بەداخەوە ئێمە نەفسی خۆمان کردوتە خوا ئێمە ماڵمان کردوتە خوا ئێمە ڕئیسمان کردوتە خوا ئێمە عەشیرەتمان کردوتە خوا ئاگال لێ بێ خوایەکت هەیە کە ئەڵڵایە هیچ کەس هاوتای ئەو خوای نییە ئەتۆ لە نوێژدا دەڵێی لا إله إلا الله لە بانگدا دەڵێی لا إله إلا الله ئەی کوا لا إله إلا الله کەت با لە کردارەکەتدا بێ با لە قسەکەتدا بێ با لە فەیسبووکەکەتدا بێ با لە باگراوەندەکەتدا بێ با لە مەعامەلەکەتدا بێ با لە سیاسەتەکەتدا بێ فیرعون بانجی کرد کتی پەشیمان ببەوە بەخوا لە سێدارەت دەدەم بەڵام ئەم ئافرەتە خاوەنی چوار منداڵە خاوەنی چوار منداڵە دەبێت لە پێناوی بەرژەوەندی وەڵی مامۆستا بەرژەوەندەکەم وایە کوڕە جا منداڵەکانم چ لێ بکەم کوڕە جا ئیشەکەم وایە مەعاشەکەم وایە خزمەکەم لێ تووڕە دەبێ نا تی وەڵڵا ئەگەر لە پەتی سێدارم دەی خوای من ئەڵڵایە بەخوای احترام بەخوای خۆم نەبێ بە کەس ناکەم ئەتۆ عەبدێکی دەکتی دار خڕکەنەوە مەنجەلیقێکی بۆ دابخەن مەنجەلیقی بۆ داخست دانە بەدانە بانجی کرد کوتی لەبەر ئەوەی تۆ لە ماڵی من ژیانت بەسەر بردووە لە ماڵی من ژیانت بەسەر بردووە چ داوایەکت هەیە چت بۆ بکەم تی وەڵای یەک داوام هەیە منداڵەکانم بەبێ باوچیم گەورە کردوون ئەو داوایم بۆ جێبەجێ بکە دەمان سووتێنی بمان سووتێنە چ دەکەی بیکە لە پێناوی خوای بەڵام تخوا ئێسقەکانمان کۆ بکەوە چۆن لە دنیا بەیەکەوەین تخوا با لە قیامەتیش هەموومان لە یەک پارچە گونیەکدا بین ئێسقەکەمان بەیەکەوە بن بەڵێ دەڵێ دانە بەدانە فیرعەون دانە بەدانە فیرعەون لە ئاگری مەنجەلیقی هایشتن و سووتانی و ئێسقەکانی وەرکردن ئەنجا ئاخر جار مناڵێکی شیرە خۆرەی مابوو ئەو ئافرەتە کاتێک گەیشتە سەری چاڵەکەی کاتێک گەیشتە ناو ئاگرەکەی بچێ فکری ئەو منداڵی کردەوە دەڵێ جەرگ کافرە لەبەر جەرگی منداڵەکەی خۆی خەریک بوونەیکە ئەو مناڵە شیرە خۆرە گوتی دایە گیان لە پێناوی خوا بڕۆ نەگەڕێەوە بۆیە عەبدوڵای کوڕی ئیمامی مەسعود دەفەرمێ ڕەزا و ڕەحمەتی خوا لێ بێت دەفەرمێت چوار منداڵ بە منداڵی قسەیان کردووە یەکیان ئەو منداڵەیە کە بە شیری خۆی قسەی کرد گوتی دایە خەمن نەبێ و بڕۆ لە پێناوی خوای گەورەدا ئەنجا ئەویش گەڕایەوە لای خوا مووقیفێک وای کرد لە پاش 1400 ساڵ لە ئاسمانەوە بۆنەکەی بە هەموو ئاسمان بڵاو بێتەوە ئێمەش لێرە بە شانازی باسی بکەین بۆیە بەڕێزان دەبێ زۆر ئاگامان لە خۆمان بێ زۆر ئاگامان لە قیامەتی خۆمان بێ دینی خۆمان عەقیدەی خۆمان هیچ شتێک تەئسیرمان تێنەکا لە پێناوی عەقیدەدا دەست لە هەموو شتێک هەڵبگرین لە پێناوی خوادا چونکە وەکو عەرزم کردن وەکو ئەو دەنکە گەنما وەڵڵاهی ئەوەی لەگەڵ خوا ڕاست بێ خوای هەبێ وەڵڵاهی ئیسفادەی بۆ هەموو شتێک دەبێ بۆ دین و ژین و وڵات و میلەت و نەتەوە بەڵام ئەوەی لەگەڵ خوا ڕاست نەکا چاوەڕێی چی لێ دەکرێ وە خاڵی دووەم پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام جوانترین عیبادەتی لەسەر واجب کرا ئەویش نوێژە لە ئیسرا و میعراجدا عیبادەتی نوێژی لەسەر واجب کرا کە شەو ڕۆژێک 5 نوێژە ئەگەر ئینسان بیکا بە تەواوەتی خێری 5 نوێژی دەگاتەیە بۆیە جوانترین سەکۆی عیبادات جوانترین لیقا لەگەڵ خوا نوێژە بۆیە ئاگەر لە نوێژەکانت بێ عەقیدەی خۆت بپارێزە بۆ ئەوەی خوا سەربەرزت کە ولو سفردا بوو پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەڵات وەسەلام سەلامی باوکی پێغەمبەرانی بۆ هێناین دەفەرمێ گەیشتم بە ئیبراهیم پێغەمبەر فەرمووی یا موحەممەد سەلام لە ئوممەتەکەت بکە سەلامی خوایان لێ بکە پێیان بڵێ بەهەشت زۆر خۆشە ئاوەکەی زۆر شیرینە نیعمەتێکی خوایە ئاگایان لێ بێ ئەو بەهەشتە بۆیان دروستکراوە با بەدەست خۆیانی بێنن بۆیە بەڕێزان ئێمە ئاگامان لە خۆمان بێ ئینسان ئاگای لە دینی خۆی بێ ئاگای لە قیامەتی خۆی بێ بەتەنێ هاتووینە دەرە لە زگی دایکمان وەڵڵاهی بەتەنەش دەچینەوە ناو زگی قەبر بۆیە ئەم دنیا 52 ڕۆژە
تأثیرت تێنەکا بۆ هیچ ئافرین و دەستخۆشێک لە پێناوی خوادا ئاگە لە لای خوا بێ وەکو ئەو ئافرەتە مووقیفی خۆت نەدۆڕێنی بۆ ئەوەی خوای گەورە سەربەرزمان کە و عاقیبەت خێرمان بکە. یا ربی خوا لە گوناهەکانمان خۆش بی، خوای عاقیبەتی هەموو لایەکمان خێرکەی، خوای دین و ژینمان ساغ و سەلامەتکەی. یا ربی خوایە ئیمانێکی ئەوەندە تۆتمە و چاکمان پێ بدەی بەهشتێک نەڕوخێ قەڵایەک بێ یا رب العالمین. یا ربی خوایە، یا ربی خوایە دارێکی نەگۆڕ بین بەهشتێک نەجوڵین یا ئەڵڵا لە پێناوی تۆدا. یا ربی خوا لە گوناهەکانمان خۆش بی، عاقیبەتی هەموو لایەکمان خێرکەی، عەقیدە و دین و ژینمان ساغ و سەلامەتکەی، ئیمانمان ساغ و سەلامەتکەی. خوایە دڵێکی ساغ و سەلامەتمان پێ بدەی، خوایە شیفای نەخۆشەکانمان بینی. یا ربی خوایە کۆمەڵک نەخۆش هەیە ئێستا لێرن یان نەخۆشیان هەیە یان لە خەستەخانەکانن، یا ربی خوایە تۆ شافی، خوا شیفایان بۆ بینی. یا ربی خوا وڵاتمان پڕکەی لە ئەمن و ئەمان، لە سیلم و سەلام و براتی یا رب العالمین. یا ربی خوا چینی مەظلومین سەرخەی، چینی زاڵمین خوای ئەوەی زاڵمە، ئەوەی زوڵم دەکات لە وڵاتمان، لە دینمان، لە ژینمان، لە کیانمان، لە خاکمان، لە وڵاتمان، لە خوامان، لە پێغەمبەرمان، لە ئیسلاممان. یا ربی خوایە بەدەستی قودرەتی خۆت لێی بدەی، لێی قبوڵ نەکەی یا ئەڵڵا. یا ربی خوا وڵاتمان پارێزراوکەی لەو شەڕ و ئاژاوانەی کەوا لە دەور و بەرمان دەگوزرێ. خوا ئێمە بەرگەی شەڕ ناگرین، خوایە خۆت خاوەنداریتمان بکە یا ئەڵڵا. یا ربی خوا عاقبەتی هەموو لایەکمان خێرکەی. آمین. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة